سنتەری میترۆ وەک ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی وەک ئەلو کە تیایدا سنتەری میترۆ وەک ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی چاودێر بەسەر جێبەجێکردنی یاساکانی ڕۆژنامەگەری، مافی زانیاری، تۆماری پێشێلکاریەکانی کردووە. داتاکان پێمان دەڵێن کە بارودۆخی کاری ڕۆژنامەنووسی بۆ ساڵێکی دیکەش پڕ ئاستەنگە و پێشێلکاری بەرامبەریان هێشتا نەبووە تەمای شەرمەزاری بۆ هەر کەسێک کە ئەنجامی دەدا لە هەر پلە و پایەیەکدا بێت. وەک ساڵانێکی دیکە کەشێکی دوژمنکارانە بەرامبەر بە ڕۆژنامەنووس لە عێراقدایە، تەنانەت لە ناو دەستگا میدیاکانیشدا زۆربەیان بێمافن. گرێبەستی چەوسانەوەی میدیاکاران کەمی و پێنەدانی موچەی سەرمانگەیان بووە بە دیاردا، لە باشترین حاڵەتیشدا موچەکانیان دوا دەکەوێت. جیاکاری زەخی موچەیش لە نێوان خانمانی میدیاکار و هاوکارەکانیان لە عێراقدایە. لە ساڵی 2022 ڕەفتاری هێزە ئەمنیەکان بەرامبەر تیمەکانی ڕاگەیاندن لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکاندا گۆڕانکاری بەسەر نهاتووە. زۆربەی ڕووداوانەی کە بەهای هەواڵیان هەیە ئاستەنگیان بۆ ڕۆژنامەنووسان دروست کردووە تا ڕووماڵەکانیان ئەنجام بدەن. دەست بەسەرکردن بەبێ فەرمانی دادگا، تموتیژی و شەقوەشاندن، بەلاماردانی تیمەکانی ڕاگەیاندن و توندکردنیان لە بنکەکانی هێشتنەوەی پۆلیس و زیندانی ئاسایش، هەڕەشەکردن و تۆقاندن، جیاکاری و پێنەدانی زانیاری، تەنانەت هەندی ڕۆژنامەنووس بەر لە چوونی بۆ ڕووماڵی خۆپیشاندان لە بەردەم ماڵەکانیانە دەست بەسەر کراون. تیمەکانی میدیای هەرێمی کوردستان لە ناو باخچە و تەرمیناڵ، لە بەردەم زانکۆ و چێشخانە و نەخۆشخانە، لە بەردەم بانک و کۆمپانیا، لە یاریگا، لە بەردەم ماڵ و ئۆفیسی ڕۆژنامەنووسان، لە بازاری میلی و شایخانە، لە بەردەم قوتابخانە، پزیشکی دادوەری یان سوکایەتیان پێکراوە یان دەست بەسەر کراون و کەلوپەلیان لێزەوت کراوە، یان لە باشترین حاڵەتدا وێنەی ناو کامێرەکانیان پێسڕاوەتەوە بە زەبری هێز و لەژێر فشاری هەڕەشە و گوڕەشە لە شوێنی ڕووداوەکان دوور خراونەتەوە. ڕۆژنامەنووسەکان بۆ ڕووماڵکردن ئامادەکردنی راپۆرت لەسەر بۆردمانەکان یان یاری وەرزشی، لە گرتبوونەوە خۆپیشاندانی مامۆستایان و خوێندکاران، خانەنشینان، دانیشتوانی گەڕەکە پێخزمەتگوزاریەکان، تەنانەت کۆنفرانسی لیژنەی بینینی مانگ، جیاکاری یان ڕێگریان لێکراوە، وێنەکانیان پێسڕاوەتەوە. هێزەکانی ئاسایش، پۆلیس، چالاکی مەدەنی، دژە تیرۆر، پێشمەرگە، پاسەوانی کۆمپانیاکان، پاسەوانی بەرپرسان، هێزی نەناسرا و تەنانەت هاوڵاتی ئاسایی هێرشیان کردوتە سەر تیمی ڕاگەیاندنەکان و ڕێگریان، کۆست و ئاستەنگیان بۆ دروست کردوون. هەر بۆیە لەم راپۆرتە پێشێلکاریەکانیان تۆمار کراوە. لە ساڵی 2022 وەک ساڵانی پێشووتر لە زۆرینەی کێشەکانی نێوان حکوومەت و دەستگاکانی ڕاگەیاندن، هاوڵاتیان و دەستگاکانی ڕاگەیاندن یاسای ڕۆژنامەگەری پێشێل کراوە، نەکراوە بە سەنگی مەحەک. لەبری یاسای ڕۆژنامەگەری پەنا بۆ بڕیار و ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری و بەندەکانی یاسای سزادانی عێراقی براوە. بەڕێزان، ئەم ساڵ ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا، بازارانی ئێران ئاستێکی ترسناکی ڕەشەی بۆ سەرگیانی ڕۆژنامەنووسان و خەڵکی مەدەنی دروست کرد. لەلایەکە و هێرشانە هیچ جیاوازیە ناکات لە نێوان ڕۆژنامەنووس و چەکدار، هەردووکیان بە یەک چاو بە دوژمن تەماشا دەکا، وەک یەک بۆسییان بۆ دادەنێت و دەیان کا بە ئامانج. لەلایەکی دیکەوە دەستگاکانی ڕاگەیاندن زۆر بێباکانە و بێگوێدانە سەلامەتی گیانی ڕۆژنامەنووسان دانێرن بۆ بەرەکانی جەنگ تەنها لە پێناو پێشەنگێکی ڕۆژنامەوانی. هەندێکیان تەنانەت ئامادە بوو گیانی ڕۆژنامەنووسان بخاتە مەترسیەوە بێەوەی کەرەستی سەلامەتی پیشەیان بۆ ئامادە بکات.
بەڕێزان لە ساڵی 2022 دا 431 پێشێلکاری بەرامبەر 301 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی ئەنجام دراوە بەم شێوەی کارەوە. ڕێگریکردن 195، زەوتکردن و شکاندنی کەلوپەری ڕۆژنامەوانی 68، هێرش و هەڕەشە و سوکایەتی 46، دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا 64، دەستگیرکردن بە بڕیاری دادگا 4، لێدان و برینداربوون 26، داخستنی نووسینگەی کەناڵ 1، هێرشی موشەکی 2، هەڵکوتانە سەر ماڵی ڕۆژنامەنووس 3، هێرشی ئەلکترۆنی 6، پڕکردنەوەی بەڵێننامە 16. بەڕێزان سنتەری میترۆ جەخت دەکاتەوە لەوەی کاری ڕۆژنامەگەری مافی گەیشتن بە سەرچاوەکانی زانیاری، دەستەبەرکردن و بڵاوکردنەوەی بە شێوەیەکی ئازاد، هەروەها ئازادی بیرروڕا و ڕادەربڕین خۆپیشاندانی مەدەنی خوازانە بەپێی یاسای نێودەوڵەتی و ناوخۆ پارێزراوە. لێرەشدا وەک سنتەری میترۆ دەمانەوێت چەند ڕاستپاردەیەک بخەینە ڕوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. یەکەم، داوا لە حکوومەتی هەرێم دەکەین فەرمانبەرانی فەرمانگەکانی حکوومەت بەپێی یاسای ڕۆژنامەگەری و یاسای مافی بەدەزێنانی زانیاری پەیوەندیان لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن ڕێک بخەن، بەربەز نەخەنە بەردەم کارەکانیان. دووەم، سەبارەت بە کەیسەکانی تایبەت بە بڵاوکردنەوەی وەک نووسین، ڕەخنا، تەنس، وێنی کاریکاتێر و بەدواداچوون ڕاپۆرتی بنکۆڵکاری جگە لە پۆلیس هیچ دەستگایەکی ئەمنی بۆی نەبێت ڕۆژنامەنووس بانگ بکات، ئەویش تەنها بە فەرمانی دادوەربێت. سێەم، ڕێگە نەدرێت فەرمان و بڕیاری هیچ وەزارەتێک جێگەی بڕگەکانی یاسای ڕۆژنامەگەری بن لەسەر بنچینەی ئەوەی کە بڕیار و فەرمانی وەزارەتەکان کە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری و بەدەزێنانی زانیاری بن هێزی یاساییان نییە. نەبوونی مۆڵەتی ڕسمی گرتبوونەوە کۆنگرەی ڕۆژنامەگەری ڕێپێوان خۆپیشاندان ئاهەنگی سەر شەقامەکان یان هەر چالاکیەکی گشتی نەکرێنە پاساو بۆ ڕێگریکردن لە ڕووماڵی ئەو چالاکیانە. پێنجەم، راپۆرتەکانی ڕێکخراوە بیانی و ناوخۆییەکانی داپۆکیکار لە مافی ڕۆژنامەنووسان مافەکانی مرۆڤ کە تایبەتن بە پێشێلکاری و لادان لەلایەن حکوومەت و پەرلەمانەوە بە هەند وەربگیرێن و لە جیاتی وەڵامدانەوە و ڕەتکردنەوەی کار لەسەر نەهێشتنیان بکرێت. شەشەم، بەرپرسانی حکومی و حیزبی ڕەخنە قبوڵ بکەن و وەک سەرچاوەیەک بۆ باشترکردنی کارەکانیان دەیبڕوانن. داوا لە هەمووان دەکەین لە کاتی بوونی کێشە لە نێوان ئەوان و ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن پەنا بۆ دادگاکان بەرن. حوتەم، لە دادگاکاندا دادوەری تایبەتمەند بە کێشەکانی بڵاوکردنەوە دەستنیشان بکرێت. هەشتم، لە پێدانی زانیاری و ئامادەبوون لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی و ئەو ڕووداوانەی بەهای هەواڵیان هەیە